ئێمە لە کۆمیتەی ئامادەکاری پلانفۆرمی ژنانی باشوور کوردستان بە خەیارتنی ژنانی سیاسی، چالاکەوان، نووسەر، ڕاگەیاندکار و ژنانی هونەرمەند دەکەین. بە خەیاتنی کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەین کە هاتن بەدەم بانگەوازەکەمانەوە و دەیانەوێت لێرە هەواڵەکەی ئێمە بگەێنە جیهان و بزانن ژنانی باشووریش گەیشتنەتە وێزگەی کارکردنی پلانفۆرمەکە. سانێنای نەک تەنها نەتەوەی کورد، نەتەوەکانی تری ئێران سوودی لێبینی و نەتەوەکانی تری کۆمەڵگەی دموکراسی لە هەموو جیهانە پشتگیری دەکرد. بوونێ پێک بینن نینە هەندێک برس هەنن لەبەرەوە ڕاستە بوونی ئەم پلاتفۆرمە کۆکەرەوەی سەکۆی ئەڵێم منی ئافرەت هیچ زریانێ نامتۆقێنێ ڕژبینەکان تۆفانی چین ببارێنێ قەت ناهێڵم کاروانێکی سەخت و ماتەم کاروانی من بۆستێنێ نا بە هەموو باشەکانیان پێ نەکرا وا کۆمەڵگە پێشکەوتوەکان ئەوانن کە ژن و پیا هاوشاد یەک تێپەڕێنن. شەرمەوە زۆر خۆشحاڵم لەوەی کە گروپێکی باش لە ژنان لە نوێنەرانی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی ئێمە پراکتیکەکان بێ جیاوازی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر جێگەی خۆشحاڵیەکەوە کوژن لە ڕاستیە ئەمڕۆ پێکەوە بۆ بوونەتەوە و بۆ بابەتێکی زۆر گرنگ، بۆ پلانێکی زۆر گرنگ و بۆ ئامانجێکی زۆر پیرۆز و بەهادار لە ڕاستیە ئێمە کۆبوونەتەوە. سەرەتا پێشەوە بچمە سەر دۆخە سیاسیەکە هاوڕێیانی دیوان ئەمەوێ وەکۆڵێ سینەتخانی ئاماژەی پێکرد سەڕاستکردنەوەیەک بۆ تەوەرەکە بکەم بەڕاستی. لێرە ئامادەکاری یان پلاتفۆرمێک بەڕێوە ئەچێ بۆ ئامادەکاری کۆنفرانسی نەتەوەیی ژن لە باشووری کوردستان بۆ هاوڕێیانەی کە وردەکاری ئاگادار نین. لە ڕاستیان منیش وردەکاری زۆر ئاگادار نیم لەبەرەوەی لە کۆمیتەی ئامادەکاری نیم، بەڵام بە گوێرەی ئەوەی کە بەدووادا چوونم کرۆ پێشەوەی بێمە ئێرە لە ساڵی 2010 کەمین کۆنگرەی کۆنفرانس ناهاوڕێیان کۆنگرەی نەتەوەیی ژن لە ئامەدی باکووری کوردستان بەڕێوە چوو. ساڵی 2012 دووەمین کۆنگرەی نەتەوەیی ژن لە شاری هەولێر پایتەختی باشووری کوردستان بەڕێوە چوو. ئێستا ئامادەکاری بۆ کۆنگرەی سێیەمی نەتەوەیی ژنی کورد دەکرێت، واتە لە ژنانی چوارپەشی کوردستان و تەنانەت دەرەوەی وڵاتیش ژنانی کورد. بۆ ئامادەکاری ئەم کۆنگرەیەکە لە ئاستی چوارپەشی کوردستانە بەڕێوەچێت پێویستە هەر بەشێکی کوردستان کۆنفرانسی خۆی ببەستێت. لە ئێستا ڕۆژاوای کوردستان کۆنفرانسی خۆی بەستووە و بەشەکانی تریش ئامادەکاری ئەوەی کە من ئاگادار بم باکووری کوردستانیش کۆنفرانسی خۆی بەستووە، باشووری کوردستان و ڕۆژهەڵاتیش دەبێت کاتێکی نزیکە کۆنفرانسی خۆیان ببەستن بۆ ئەوەی ئامادە بن، یعنی وەکو ژنان لە باشووری کوردستان بە کۆمەڵێک بڕیار و ئەنجامەوە کە خۆمان لێرە بڕیاری لەسەربەی بەم جۆرە ئێمە بچینە کۆنگرەی نەتەوەیی ژنەوە وەکو ژنانی باشوور پێشتر کۆنفرانسی خۆمان بکەین، ئامادەکاری خۆمان بکەین، پلانی خۆمان دابرین بە شێوەیەکی یەکگرتووانە بچینە کۆنگرەوە. ئێستا ئەم کۆبوونەوەیە کۆمیتەیەکی ئامادەکار کە دەستخۆشیان لێەکەین ماوەیەکی دوور و درێژە سەرقاڵن بەم بابەتە گرنگەوە. ئێستا ئەم کۆبوونەوەیە وەکۆڵێ دەرئەنجامێکی ئەو کۆمیتەی ئامادەکاریە کە کاری کردووە و لێرەوە ئەمڕۆ دەبێت بگەین بە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردە بۆ بەڕێوەبردنی کۆنفرانسی نەتەوەیی ژن لە باشوور. بۆچی؟ بۆ بەڕێوەبردنی کۆنگرەی نەتەوەیی گشتی ژنی کورد. چەندین یاساهەیە بۆ بەشودانەوەی کە هەمارکردنی یاسای باری کەسێکی کە بەداخەوە پێپەڕێنرا و جێبەجێ جێبەجێکردنیشەوە لێرە ئەمە بێ هەڵێتێکی تێگرتوومان هەبێ ژنانی هەموو لایەنە سیاسیەکان بەڕاستی منیش خاڵقان جەخت لەسەرەوە ئەکەمەوە کە پێویستە ژنان یەکگرتوو بن بێجگەلەوەی کە یعنی پێش ئەوەی کە بیش لە بەرژەوەندی تاقیکردنی بەرژەوەندی حیزبایەتی حیزبەکان بکەنەوە بەرژەوەندی نەتەوایەتی بەرژەوەندی ژنانە بکرێنە پێشەوە. ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی. من داواکارم لە کۆنفرانسی داهاتووە هەموو ئەجنداکان بکەنەوە بۆی بتوانن ژنان بە زۆرترین ژنیان ڕاستپاردە بەشداری بکەن، چونکە بەڕاستی وەکو ئەو هاتوونە وتی منیش ئاگادار نەبووم لە ئەجندای ئەم کۆنفرانسە پێویستە هەموومان لە بەرنامە و ئەجنداتی ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی بتوانین ڕەوەی هەر کەسە و بەپێی اختصاصی خۆی بەپێی پسپۆری خۆی بابەتی هەبێ و پێشکەشی بکات، چونکە بەڕاستی پرسە زۆر زۆر گرنگە و پێویستی بەڕام بۆ چوونی هەر هەموومان هەیە، پێویستی بەوەی هەموومان بیرۆ بۆ چوونێکی یەکگرتوو دەڵاڵەکەی کە تایە هەموو مافەکانی ژنان و هەموو مافەنەتەوایەکانمان پارێز ڕۆکە ئێمە لێرە کۆبووینەتەوە پێویستمان ئەوەیە کە
تەوەرەکانی ئەم پلاتفۆرمە بزانین چونکە ئەگەر خۆمان بینە دەست قسەکردن لەسەر مەسەلەی ژن لە هەموو کارەکانە پێم وایە نەک بەردانیشتنە ڕەنگە بە هەفتەیەکی تریش ئێمە تەواو نەبینەوە نە شتەکان زۆر و ئەوەنە کێشە و گرفتەکان زۆرە لە بەردەمانە بۆی هیوادارم بتوانین بەڕێزان ئەو ئەندامانی کەم پلاتفۆرمە بن بەڕێوە تەوەرەکانمان بۆ دیاریکەن هەروەکو بەڕێزێکیش ئاماژەی بەوە کرد خۆزگە ڕەشنووسێک هەبووە لە بەردەممانە بۆی قسە لەسەر ئەو خاڵانە بکەین کە بەڕێزیان ئەیانەوێت لە ناو ئەو کۆنگرەیە بیخەنە ڕوو یاخود قسەی لەسەر بکەن چونکە بەڕاستی گەورەترین کێشەی ئێمە ئەمڕۆ نەک لە کۆمەڵگای کوردەواریە ڕەنگە لە کۆمەڵگای ڕۆژهەڵاتیشدا شۆڕشەکانی ژنان بۆ ئەوەی ئێستاش ئێمە بیر لەوە ئەەکەینەوە شەڕ لەسەر ئەوە ئەەکەینەوە شۆڕش بۆ ئەوە ئەەکەین ئێمە مرۆڤین یاخود لە دوین لە ناو کۆمەڵگایە بۆیە هەموو جارێک لە دابەشکردنی پۆستە لە بڕیاردانە لە جێگەکردنەوەیە هەمیشە ئێمە ئەبین بەپلە دوو ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە قسەی لەسەر بکرێت بۆیە هیوادارم ئەو بەڕێزانە ئەمڕۆ چەند خاڵێک بۆ ئێمە دیاری بکەن ئایا ئەمانەوەی یەکەمین کۆنگرەی ژنانی کوردی هەر چوار پارچەکە لەسەر چه بابەتێکی سەرەکی قسە بکەین پێم وایەوە باشترین شتێک ئەمڕۆ ئایا مەسلەی نەتەوەیی چۆن ئەتوانێت پابند بێ بە کەسایەتی ژنی کوردەوە ژنی کورد چ کاریگەریەکی هەیە لەسەر مەسایلی نەتەوەیەتی یاخود بواری نەتەوەیەتی بۆ ئێمەی کورد کە ئەمڕۆ زۆر گرنگە یاخود ئەمانەوە قسە لەسەر کلتور بکەین کە زۆر لایەن نەگرێتەوە یا قسە لەسەر لایەنی کۆمەڵایەتی بکەین هەر لایەنێکی تر پێویستە بۆمان دیاری بکرێ بۆ ئەوەی بتوانین ئێمەش خاڵەکانمان بخەینە ڕوو یەک ئارمانجە ئەس دەبێژم بێ پلاتفۆرمێ یعنی ئەvە ئەم یەکرێزیە گەلێ خۆ وەڵاتی خۆ ئاوا بکن چەند کەسێک تێبینیە لەسەر ئاراستەی بەڕێوەبردنەکە کە ئێمە هاتوون ڕەبستی وردەکاری پلاتفۆرمەکە بین زیاتر بۆ ئەوەی لە وردەکاری و ناوەڕۆکی پرۆژەکە تێبگەین بەڵام شۆڕەکردنی سیاسی و باشکردن لە ژن و ژنسوازی بەڕاستی ئاراستی مۆزوعەکەی گۆڕیوە بۆی سوود لە تاپەکەوە بگرین بە ڕاستەکە باس بکرێ بۆ ئەوەی بتوانین تێبینی بین وقتی زانین اف demek dirîjên bê xebatê dimeşînin du konferansê me beriyewî çîbûn hemû jî dizanin yekamîn ya konferansa netewî jinên Kurd li Amedê pêk hat ya duyemî li Hewlêrê pêk hatibû û li wir jî biryar hat girtin ku yêsiyemî li Silêmanî pêk were feqet bi 2018 ji ber rewşên siyasî hem li Herêmê hem jî li Kurdistanê ew xebat pêk nehat ji ber wî jî ev salekî xebatekî vî rengî hat kirin ku em ji nû ve xebata yekîtiya netewî ya jinên Kurd zindî bikin و ئیسال لە هەفتەی نیسانê li Silêmanê endamên komîteyên amadekariya konferansê hatin gelhev. Do encama vê civînê de komcivînê de biryar hat girtin ku platforma jinên Kurd ya giştî ya jinên Kurd giştî çar parçeyê Kurdistanê û derve welat bê sazkirinê. Heman demê divê civînê de biryar hat girtin ku platforma beşan jî çêbe yani hemû beşên Kurdistanê û derve welat jî Kurdên diasporayê. Niha serviya saziyê wa ku tê zanîn li Bakurê Kurdistan platforma jinên Kurd hat sazkirin Rojavaya Kurdistan li Ewropayê. Niha jî em dixwazin li Başûrê Kurdistan jî platforma yekîtiya netewî ya jinên Başûrê Kurdistanê saz bikin serviya sazî îro li vê derê kombûnek çêbû. Niha li vê derê ne tenê em bêjin partîne û rêxistin jî xwe digirin her wiha kesin aktivîst jî kesin hunermend rewşenbîr nivîskar jî yani aktivîstên civakî jî navê xebatê de jî xwe digirin û xebatên ku pêşero jî bê meşandin taybet ser esasî yekîtî be yani yekîtî ku bikarbin yekrêziya jinan saz bikin hemû xebatan bibin dengê jinên Başûrê Kurdistanê û serviya sazî xebatê xwe bidomînin ji xwe zaten îro bernameyek heye raportekî hatiye amadekirinê ji bo vê xebatê di encama vê raportê wî nirxandin bên çêkirin û biryarên ku li gor pêşniyarên ku warin biryar bên sandin û her wiha ev platform we amadekariya konferansa siyemîn ya jinên Kurd çar parçeyê Kurdistanê bike.